بێهیوایی خەڵک و شکستی پرۆسەی سیاسی و ترسی لایەنەکان لە ساختەکاریەکانی پارتی و یەکێتی مەترسی جدین بۆ سەر پرۆسەی هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان و بەپێی زانیاریەکانی پەیامیش دواخستنی پرۆسەکە خواستی زۆربەی هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستانە. بەپێی زانیاریەکانی پەیام لایەنە سیاسیەکان بەدەسەڵات و ناڕازیەوە ئەوەی خۆیان ناتوانن بە ئاشکرا داوای بکەن بە پەرلەمانی کوردستانی دەکەن و پەرلەمان داوای دواخستنی هەڵبژاردن بۆ خولی پێنجەمی پەرلەمان بکات و باز لەوەش دەکرێت بەم زوانە فراکسیۆنی یەکێتی یادا شتێک بۆ دواخستنی هەڵبژاردن پێشکەش دەکات و فراکسیۆنەکانی دیکەش پشتیوانی تەواوی دەکەن. پەیام زانیویەتی هەریەکە لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانیەکەی بەرەمساڵح و یەکگرتووی ئیسلامی پێیان وایە بەم دۆخەی ئێستاوە کە هێشتا دەنگە دزراوەکانی دوازدەی ئایاریان نهێناوەتەوە و خەڵکیش لە دۆخێکی تەواو بێهیوادان و تەنانەت متمانەیان بە پرۆسەی سیاسیش نەماوە چوونە ناو هەڵبژاردنێکی ترەوە خۆکوشتنە. گەرچی ئەو چوار لایەنە لیستی ناوی کاندیدەکانیان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئامادە کردووە، بەڵام بە شێوەیەکی ناڕاستە و خۆ لەگەڵ دواخستنی هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانن بۆ ماوەیەکی دیاریکراو کە لە 6 مانگ کەمتر نەبێت. پەیامەوەی زانیوە پارتی لیستی کاندیدەکانی ئامادە کردووە و تەنانەت باز لە هێمن هەورامی دەکرێت وەک سەرۆکی لیستەکەی خۆی و پێدەچێت ڕۆژی یەکشەمەی داهاتووش پێشکەشی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی بکات. بەڵام ئەم ئامادەکاریە خێرایی پارتی فشارێکە بۆ زیاتر تەنازول پێکردنی یەکێتی لە بەرامبەر چەند داوایەکی خۆیدا، چونکە یەکێتی لە کۆبوونەوەی دوو قۆڵی لەگەڵ پارتی و دواتریش لە دوایین کۆبوونەوەی سەرکردایەتی خۆیدا داوای کردووە هەڵبژاردنەکەی 30 ئەیلول بۆ ماوەیە کە لە 6 مانگ کەمتر نەبێت دوا بخرێت. خاڵی هاوبەشی زۆربەی هێزە سیاسیەکان بۆ دواخستنی هەڵبژاردنە پەرلەمانیەکەی هەرێم کێشە و ململانێ و دۆخی خراپی ناوخۆییانە لە ناویشیاندا یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان و هاوپەیمانیەکەی بەرەمساڵح لەسەر سەرۆکایەتی کەسێک بۆ لیستەکەیان. پەیام زانیویەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرەڕای خراپی دۆخی ناوخۆیە و حیزبە بەپێی ئەنجامە ساختەکانی هەڵبژاردنەکانی 12 یارەوە گەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت ئەوە ڕیزبەندی هێزی سێمی لایەنە سیاسیەکانی هەرێم بۆ 4ەم و 5ەم دەگوازێتەوە. ئەمەش بۆ هێزێک کە هێشتا چەکداری هەیە و ناوچەی سلێمانی بەجێ نفوزی خۆی دەزانێت قورسە و ڕەنگە نەتوانێت بە ئاسانی وەری بگرێت. هەرچی پارتی دیموکراتی کوردستانیشە ئەگەرچی وانیشان دەدات هیچ مەترسیەکی لە هەڵبژاردن نییە و ئامادەی پرۆسەکەیە، بەڵام زیاتر لە هێزەکانی دیکە ترسیەیە و بەپێی ڕاپرسی و ئامارە دەستکەوتوەکانی پەیام ڕێژەی دەنگی ڕاستەقینەی و حیزبە بە بەراورد بە هەڵبژاردنەکانی پێشوو زۆر دابەزیوە و ئەگەر ساختەکاریەکەی 12 ئایار نەبوایە ڕەنگە چارەنووسی لە چارەنووسی یەکێتی باشتر نەبوایە. پەیامەوەشی زانیوە هەرچی لایەنە ناڕازیەکانن لەگەڵ دواخستنی هەڵبژاردنن کاوانیش بەشێکیان جگە لە ترس لە ساختەکاری دیوی دووەمی داخوازیەکەیان دەگەڕێتەوە بۆ کێشەی ناوخۆیی حیزبەکانیان و ڕێگنەکەوتنی باڵە جیاوازەکان لەسەر دیاریکردنی کاندیدەکانی سربەخۆیان. ئەوەی پەیوەندی بە بزوتنەوەی گۆڕانەوە هەیە لە ئێستادا بەشێک لە سەرکردە و ئەندامانی جڤاتی نیشتیمانی و خانەی ڕاپەڕاندن لە ماڵەوەن کە بەپێی زانیاریەکان خواستی زۆرێک لە هەڵسوڕاوانی و حیزبەژەوەیە بەو دۆخەی ئێستاوە گۆڕان کە ململانیەکانیان گەیشتووەتە ناڕەزایی لەسەر دارایی و مڵک و ماڵەکانی ئەو بزوتنەوەیە ناتوانێت دەنگەکانی پێشووی بۆ پەرلەمانی کوردستان بەدەست بێنێتەوە. هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری کە پێکهاتەی باڵێکی جیابووەی یەکێتی و چەند ئەندامێکی تۆرا و دوورخراوەی هێزە ئیسلامیەکانە ناکۆکن لەسەر دیاریکردنی کەسێک بۆ سەرۆکایەتی لیستەکەیان بۆ مەبەستەش تاوتوی دوو بژاردەیان کردووە، یان بەرەمساڵح خۆی سەرۆکایەتی لیستەکە بکات یان هاوپەیمانی بایکۆتی پرۆسەکە بکات. بەڕێوەچوونی هەڵبژاردننی 30 ئەیلولی پەرلەمانی کوردستان بە میکانیزمێکی نادیار و بە تۆمارێک کە هێشتا نازانرێت چەند لە پۆخڵاواتەکانی تێدا دەرێنراوە و چەندەش ڕێگری لە ساختەکاری دەکرێت گورزێکی ترە لە هیوای گۆڕانکاری خەڵک و شەرعیەتدانەوەیە بەدەسەڵاتی دوو حیزبی حکومڕان کە لە هەمان کاتدا دواخستنی هەڵبژاردنەکانیش لە هەر حاڵەتێکدا درێژکردنەوەی تەمەنی کابینە شکست خواردووەکەی تاڵەبانی و بارزانیە.